خەڵکی تێکۆشەری شار و دێهاتەکانی کوردستان هەروەک ئاگادارن بە شوێن ئیعدامی جەنایەتکارانەی محەممەدی قوبادلو لایەن ئینسان کوژەکانی جمهوری ئیسلامی لە دوێنێەوە خانەوادە و بنەماڵەی 4 کەس لە بەندکراوانی سیاسی بەناوەکانی محەممەدی فەرامەرزی، محسن مەزلوم، وەفا ئازەربار و پژمان فاتحی بانگ کراون بۆ ئەوە ئاخرین دیدار لەگەڵ عەزیزانی خۆیان لە زیندانی ئەوین بکەن. جمهوری ئیسلامی شمشێرەکەی لە ڕۆ بەستووە و گەرەکیە بۆ ئیجادی ترس و ڕعب و وەحشەت ئەم 4 بەندکراوە سیاسیەش ئیعدام کە. ئەگەر بتوانین ئیعترازکەین و نەجاتیان بین و لەم ئاخرین ساعەتانە وا لە ڕۆژی گوزەشتا ئیدامەی هەیە ئەم ئینسانانە ئازادکەین لە ئەسەر اتهاماتی بێمەعنیەوە ئەوانیان بەند کردووە و لە زیندانان و ئەلئان حکمی ئیعدامی ئەمانەیان سادر کردووە و گەرەکیانە بە ئیجرای دەربێنن. بەم بۆنەوە من داوا لە هەموو خەڵکی کرێکار و زەحمەتکێش، ژنان، لاوان، تێکۆشەران، ئازادی خوازان و هەموو ئینسانهایەک وا لەو جامعە دڵیان بۆ ئازادی لێدا بەرامبەر بەم حکمە جەنایەتکارانە بێنە دەنگ، ئیعترازکەن بە هەر شێوەیە خۆتان پێتان باشە. خانەوادەکانیان قەتعاً ئێستا ساعەتگەلێکی زۆر سەخت ئەگزۆرێن لە ئەترافی زیندانی ئەویندا، بۆیە بە ئەعتساب، بە تەزاهرات، بە ئیعترازی خیابانی و هەر شێوەیەکی ممکن بەدەم ئەم عەزیزانەوە بچن، یارمەتیان بدەن و نەیەڵن جمهوری ئیسلامی ئەم جەنایەتەی تر ئیزافەکە بە 44 ساڵ جەنایەتێ وا دەرحەق بە خەڵکی ئێران و کوردستان کردوێسی. ئەگەر متحد بین، ئەگەر پێکەوە بین، ئەگەر ئیعترازێکی متشەکل و گسترش دەهەندە سازمان بدەین، قەتعاً تەنیا ئەوە ئەتوانێت کە بەرگری بکە لە حکمی زاڵمانەی ئیعدام بەرامبەر بەر 4 بەندکراوە زیندانیە. بۆیە من داواتان لێ یەکەم بە هەر نەوت لێ پێتان نەکرێ دەست بەن ئیعترازە بدەن، یارمەتی ئەو خانەوادانە بن، لە کەناریانە بن و خوازیاری ئازادکردنی زیندانیانی سیاسی و شعاری نە بە ئیعدام بدەن تا جمهوری ئیسلامی لە مەقابڵ زۆرێک و ئیعترازێکی هەمەلایەنەی ئێوە وادارکەین بە پاشەکشێ. بڕوخێ جمهوری ئیسلامی نا بۆ ئیعدام.